لە مانگی پێنجێم ساڵەوە کارکردن بە پسوڵەی خۆراکی ئەلکترۆنی لە هەرمی کوردستان جێبەجێکرا قۆناغی دووەمی ئێستا دەست پێ دەکات و ماوەیەکی دیاریکراویشی بۆ دانراوە بۆ هاوڵاتیان ئەمن وردەکاری زیاتر لەسەرم بابەتە لە میوانەکەم وردەگرم بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێبەری گشتی بازرگانی هەرێم لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت بەڕێز نەوزاد سپاس کە لەگەڵ کوردستان 24 قۆناغی دووەمیم پرۆسەیە چۆن دەست پێ دەکات لە کەی دەست پێ دەکات و هاوڵاتیان تاکەی کاتیان هەیە کە بەشداری لەم پرۆسەیەدا بکەن. سەرەتا سوپاس سڵاو لێەوە سڵاو لە بینەرانتان هەروەک ئاگادارن ئەمە قۆناغی دووەم نێ هێشتا قۆناغی یەکەمە بەڵام درێژکراوەی قۆناغی یەکەمە چونکە قۆناغی دووەم بریتە لە کۆمەڵی خزمەتگوزاری کە پێشکەش دەکرێت قۆناغی یەکەم بریتی بوو لە تۆمارکردنی فۆرمی ئەلکترۆنی بۆ هاوڵاتیانەی کە پێشتر پسوڵەی خۆراکیان هەبووە لە قۆناغی یەکەمدا لە مانگی پێنجەوە و جەنابەت باست کرد تا مانگی هەشت تاسەی هەشت بەردەوام بوو چەند جارە درێژ کرایەوە بۆ ئەو هاوڵاتیانەی کە خاوەنی کارتی نیشتیمانین و لە کوردستان نیشتەجێن بتوان ئەو فۆرمە خۆراکە پڕ بکەنەوە بەڵام ببن بە فۆرمی ئەلکترۆنی تا ئەو کاتەی کە وەستا زیاتر لە 1970 خەڵکی کوردستان ئەو فۆرمە بوون بە خاوەنی ئەو فۆرمە ئەلکترۆنیە و بەشە خۆراکیان بەردەوام بۆ دێ بەڵام لە 1970 خەڵک مابوو کە هێشتا فۆرمەکەی پڕ نەکردبوو هۆکارەکەیەوە بوو هەندێکیان سەفەری دەروەیان کردبوو نەگەڕابوونەوە هەندێکیان کارتی نیشتیمانیان نەبوو کارتی نیشتیمانیان دەرنەکردبوو چونکە بێ کارتی نیشتیمانی ناتوانانی فۆرمە ئەلکترۆنی پڕکەیتەوە هەندێکیشیان دوورە دەست بوون لە ناوچە دوورە دەستەکان بوون ڕەنگە نەیانتوانی بێن بە تەکنەلۆژی نوێیە بە ئینتەرنێتیان نەبووە نەیانتوانە فۆرمەکە پڕکەنەوە ئێستا دەرفەتێکیان پێداین بۆ هەموو عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیشەوە کە لەمڕۆ لە سەعادەی ئەمڕۆوە دەی 11 2025 تا 20 11 2025 ئەم دە ڕۆژە مۆڵەتە هەروەکو چۆن لە ڕابردوو بە فری یان بە خۆڕایی دەتوانرا بچی لە ناو ئەپلیکیشنەکەی فۆرمی ئەلکترۆنی و بتوانانی فۆرمەکە داخڵکەی بۆ ئەم دە ڕۆژەش ئەو هاوڵاتیانەی کرد لە 1970 هەرێمی کوردستان تا ئێستا پڕیان نەکردوێتەوە دەتوانن لەم 11 ڕۆژەدا فۆرمەکە پڕ بکەنەوە بە ئەلکترۆنی ئەپلیکیشنەکەدا بەزێنە ناو مۆبایلەکەیانە هەروەکو چۆن هاوڵاتەکانێکە کردویانە بۆ ڕێکارانە پێویستە داخلیکەن کەواتە هیچ پڕەپارێکیان لێ وەرناگیرێتەوە کەسانەی کە لەم ماوە دیاریکراوەدا فۆرمەکە پڕ بکەنەوە نەخێر هیچ بڕەپارەیەکیان لێ وەرناگیرێ هێشتا ئەو قۆناغەکانی ترەکە دەبێت بە خزمەت گوزارەکە بە بەرامبەر دەبێ ئەمە هەروەکو لە مانگەکانی ڕابرد چوون بێ بەرامبەر بوو ئەم دەڕۆژەش بێ بەرامبەرە بەستکا لە هاوڵاتیان دەکەین ئەم جارە کەم تەرخەمی نەکەن چونکە دواتر دەبێت بەرامبەر بە داخڵکردن بڕەپارەیەکیان لێ وەردەگیرێ ئەم دەڕۆژە بە خۆڕاییە هەروەکو لە ڕابردوودایە بەڵام ئەم دەڕۆژە کەم تەرخەمی نەکرێ هەر هاوڵاتیەک لە هەر شوێنێ ئەو فۆرمە ئەلکترۆنی پڕ نەکردوێتەوە با ئەو فۆرمە پڕ بکاتەوە ئەپلیکیشنەکە لە ناو مۆبایلەکەدا بەزێنە پڕ بکاتەوە چونکە دواتر ڕەنگە تۆزێ عملەکە قورستر بێ بۆ پڕکردنەوە و گەیاندنەوە چەند ڕۆژێک ئێمە هەوڵماندا لە ڕێگەی فۆرمی ئەلکترۆنیەکان کارتی نیشتیمانی وەردەگیرا سنساق دەکرا لە دەنرێرایە بەڕێوەبەراتەکانمان ئەوان دەیانات بۆ بەغدا تۆزێ عملەکە قورسە بەڵام ئێستا ئەو هاوڵاتی لەم ناو مۆبایلەکەی خۆیەوە ناچێتە بەڕێوەبەراتەکان نە هیچ ئەو ئەپلیکیشنە دابەزێنە و فۆرمە ئەلکترۆنیەکە داخڵکەوە پێی ئەو ڕێنمایانەی کە پێشتر دابەزیوە ئەگەر لایشیان نەبوو دەتوانن پرسیار بکەن. باشە ئاماژەتان بەوە کرد کە لە 1970 هاوڵاتیانی هەرێم فۆرمی ئەلکترۆنی خۆراکیان هەیە لە 13 ئەم فۆرمەیان نییە. ئەوانەی کە فۆرمەکەیان نییە ئەبێ پڕی بکەنەوە ئەوانن کە هەر فۆرمەکەیان پڕ نەکردوتەوە یا ژمارێک لە بەردەستا بوو نزیکی 1700 کەس کە ناویان نەگەڕاوەتەوە یا ئەوانن کە بە هەڵە پڕکراوەتەوە ناویان نەگەڕاوەتەوە مە جیاوازن لە یەکتر نەخێر ئێستا ئەوانەی کە تا ئێستا فۆرمە ئەلکترۆنیەکەیان پڕ نەکرێتەوەوانە هێشتا هەروەکو وتم هەندێک حاڵەت هەیە کە من خەڵکەکە فۆرمەکەی پڕکرێتەوە بەس کەسێکی لە دەری وڵات بۆ نەیتوانیوە فۆرمەکە پڕکاتەوانێ ماوەتەوە ئەوانە دەمێنن بۆ قۆناغی دووەم کە کارا کرایەوە خزمەتگوزارەکان دەتوان ئەوانیش زافە بن بەس ئێستا ئەم دەڕۆژە بۆ ئەو هاوڵاتیانەیە کە هیچ فۆرمێکی ئەلکترۆنیان نییە و دەیان بەیتر بە هەر هۆکارێک بۆ نیانتوانێت فۆرمە ئەلکترۆنیەکە دروستکەن هەروەکو وتم لە 1970 خەڵکە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین ئەم مەسلەیە بەجددی وەربگرن چونکە بەڕاستی لە ڕابردوودا زیاتر لە 700,000 کەس بەشە خۆراکیان بۆ نەهاو بەهۆی ئەوەی فۆرمی ئەلکترۆنیان پڕ نەکردبوویەوە ئەمە ژمارەیەکی زۆرە بڕێکی زۆرە لەو کاڵایی کە دێتن بەرهەمانەی کە دێتە ناو هەرێمی کوردستان
کە زیان بە ڕەنگە بێتە هۆکار بۆ بەرزبوونەوەی نرخی ئەو کەڵا خۆراکیانەش لە بازاردا چونکە تۆ کاتێکە بەشە خۆراکی 700,000 کەس نێتە ناو هەرێمی کوردستانەوە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر نرخەکەشی دەبێت لە بازاردا بۆیە تکایان لێ دەکەین کەم تەرخەمی نەکەن ئەم دەڕۆژە سود لەو دەرفەتە وەربگرن و ئەو فۆرمە پڕکەنەوە. زۆر باشە بەڕێز نەوزاد و کەسانێکی بێ بەش بوون لە بەشە خۆراکی مانگانە بەهۆی پڕنەکردنەوەی فۆرمەکەیان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا قەرەبوو دەکرێنەوە یا ئەبێ جارێکی دیکەی تر کە فۆرمەکەیان وەرگرت ئەم جارە نەخێر قەرەبوو ناکرێن لەو مانگەوە کە داخڵ دەبن لەو مانگەوە کە داخڵ دەبن بەشە خۆراکیان بۆ دێتەوانێت تر مانگی دواتریانی نەوەڵە ئەوەی کە ڕابردوو نانتوانانی و پڕی بکەنەوە بەشە چوو ئێمە لە مانگی پێنجەوە داوامان کرد لە مانگی پێنجەوەی ئەلانمان بۆ کرد لە هەموو ڕاگەیانەکان بەڵام خەڵکێکە خۆی پڕی نەکردوەتەوانەیە بێ خۆشی تەحملی ئەو بڕینی ئەو بەشە خۆراکەی بکە بەڵام کاتێک کە ئەمڕۆ پڕی دەکاتەوە لە ماوەی ئەم دەڕۆژدا بدڵنیایی ئینشاڵڵا لە مانگەکانی ئایندا ئیتر بەشە خۆراکی بۆ دێ بەڵام بەشە خۆراکانی ڕابردووی بۆ نایەت بۆی دڵنیا بن لەو مەسەلەیە و نەچنە لای بریکارەکان بڵێ بەشە خۆراکمان بۆ هاتوو بۆ ناماندەی. بەڵێ بەڕێز نەوزاد ئەگەر هەندێک زانیاریشمان بۆ باس بکەی سەبارەت بە قۆناغی دووەم ئەو خزمەتگوزاریانە چینکە لە قۆناغی دووەمدا هاوڵاتیان ئەتوانن لی سوودمەند بن لە فۆرمی ئەلکترۆنی خۆراک یا پسوولەی خۆراک. بەڵێ ئینشاڵڵا کە قۆناغی یەکەم تەواو بوو کە بریتە لە پڕکردنەوەی ئەم لە سەدا سیانزەش کەماومانە چونکە بەڕاستی ئێمە ئومێدمان هەیە کە هەموو هاوڵاتیانی کوردستان ببن بە خاوەنی فۆرمی ئەلکترۆنی و بەشە خۆراکیان نەبردرێ دواتر قۆناغی دووەم دەست پێ دەکات کە بریتە لەو منداڵانەی کە تا ئێستا نەتوانراوە ئیزافە بکرێنە سەر فۆرمە خۆراکەکان چەند ساڵێکە بەهۆی وەستاندنی ئەو عملیەوە لە قۆناغی دووەمدا مناڵەکان مادەم کارتی نیشتیمانیان هەبێ دەتوان هەر لە ناو مۆبایلەکەی خۆیانەوە ئەوانیش تەڵەبیان بۆ تەقدیم کەن و داخڵ بن هەندێک هاوڵاتی هەیە دەیانەوێت لە شارێکەوە بچن بۆ شارێکی کە بایعەکان بگوازنەوە ئەوەش دەکرێتەوە ئەوە بەشی یەکێکی درە لە خزمەتگوزارەکان خزمەتگوزارێکی سێهەم ئەوەیە کە هەندێک لە هاوڵاتیان زەواجیان کردووە تا ئێستا فۆرمی خۆراکانیان لەسەر ماڵی باوکیانە چ کچەکە چ کوڕەکە دەتوان هەر لە ڕێ ئەم ئەپلیکیشنەی کە دابەزی و لە ڕێ و فۆرمە ئەلکترۆنیەوە تەڵەب تەقدیمەکەن بۆ ئەوەی کە ببن بە خاوەنی فۆرمی خۆیان هەموو ئەمانە ئەوەیە دواتر ئەوانەی کە داهاتیان بەرزە بەشە خۆراکیان ڕادەگیری هەڵە پەسێردرێ ئەوانەی کە مردوون یا لە دەرەوەی وڵاتن بەشە خۆراکیان ڕادەگیرێ و حەجب دەکرێت ئەمانە هەموون ئەو خزمەتگوزاریانن کە لە ئایندای ئینشاءڵڵا قۆناغی دووەم کە دەستی پێکرد دەکرێنەوانێ بەڵام بەرامبەر بۆ خزمەتگوزاری کە تەقدیم دەکرێت بڕێک پارە دیاری دەکرێت کە لە حدودی 2000 دینار بۆ 5000 دینارە بۆ خێزانێک بۆیە ئەوەش بەڵام هێشتا تهدید نەکراوە شێوازی وەرگرتنەکەی بە ماستەرکارد دەبێ یان بە ڕێوەلاتەکانی ئێمە دەبێ پارەکە تەسلیم بکەن بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئەگەر ماستەرکارتی شەبێ لای هاوڵاتیان دەتوانن لە ڕێی ماستەرکارتەوە ئەو بڕە پارە بنێرن یان مۆبایلەکانیانەوە گەر حسابی بانقییان هەبێ دەتوانن پارەکە بنێرن و عملیەکەی جێبەجێ بکەن. بەڵێ بەڕێز نەوزاد با لە کۆتاییشتا و پرسیارە بکەم ئەم سەرجەم ئەم بابەتانی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە زیادکردنی ناوی منداڵ یا هاوسەرگیریکردن و گواستنەوە لە نێوان پارێزگایەکە بۆ پارێزگایەکی تر هەر لەسەر مۆبایلەکە لەسەر ئەپلیکیشنە دەکرێت یا دەبێت سەردانی بریکارەکانی خۆراک بکەن لە شوێنی بەڵێ نەخێر لە ڕێ مۆبایلەکە شوێنی تەڵەبێک هەیە داواکە داوای گواستنەوە دەکات فۆرمی خۆراکەت فۆرمە ئەلکترۆنیەکە تۆ کۆدی تازەت هەیە لەگەڵ ئەو کۆدەی کە ئەو بایعانەی کە دەتەوێت بچی بۆ لایەن ئەوانە تەقدیم دەکەیت لە ناو عەریزەکەدا دەینووسیت و خۆیان بۆ جێبەجێ دەکەن و دەچیتە لای ئەو بریکاری کە خۆت ئەتەوێت بیگوازیتەوە بریکارێکە بۆ لای ئەوە لە کاتی خۆشیدا هەم بە ڤیدیۆ هەم بە ڕێنمایی لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە لە شێوازی چۆنیەتی جێبەجێکردنی ئەو مامەڵانە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لە سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سپاس.